خاک و ئاو هەوای هەرێمی کوردستان زۆر گونجاوە بۆ ئەوەی بە شێوەیەکی بەرفراوان و بەرهێنانی تێدا بکرێت بە تایبەتی لە کەرتی پیشەسازی. ساڵانێکی زۆرە کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان گرنگیەکی زۆری پێدراوە بە جۆرێک کۆی سەرمایی و بەرهێنان بە ڕێژەی سەدا سیویەک کەرتی پیشەسازی پێکی دێنێت. سەرمایی ئەم کەرتە لە نێو سەرجەم سێکتەرەکاندا زیاترە لە 20 ملیار دۆلار. ئەوەی کە ئێستا گرنگە لە هەرێمی کوردستان زیاتر پشت بە بەرهەمی ناوخۆیی دەبەسرێت بە تایبەتی لە کەرتی پیشەسازیدا، چونکە هەرێمی کوردستان خاکێکی بەپیتی هەیە بۆ ئەوی بتوانین سەرجەم ئەو پێداویستیە یاخود ئەو خامانەی کە هەیە بۆ ئەو پیشەسازیە بەکار بهێنرێت. کۆمەڵێک کارگەی دەگمەن هەن کە لە هەرێمی کوردستان دروست کراون کە لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاستیش هاوشێوەی نییە. چۆن وا بکرێت لە هەرێمی کوردستاندا تەواوی ئەو بەرهەمە ناوخۆیانەی کە هەیە یاخود لە نێوان کارگەکانە بەرهەم دێنرێت سوودی لێوەربگرێ بۆ سەرجەم پرۆژەکان. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان زۆرترین ڕێژەی وەبەرهێنان پێک دەهێنێت لە کۆی هەموو سێکتەرەکان. بە زۆرێک ئێستا حکوومەتی هەرێم هەموو هەوڵێکی خستووەتە گەڕ بۆ ئەوەی پاڵپشتی تەواوی ئەو کەرتە بکات. لەم بەرنمەیە وەک نمونە کارگەیەکی بەرهەمێنانی کەرەستەی بیناسازی وەردەگرین، بزانین ئاستی بەرهەم و کوالێتی بەرهەمەکانیان لە چه ئاستێکدایە. لەسەر هەموو ئەمانەشەوە کەرەستەی خاو لەکوێ پەیدا دەکەن بۆ کارگە، شێوازی بەرهەمێنان و دروستکردنی ئەو بەرهەمانە چۆنە. دەڵێن هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە سامانی ئەو خامە پێداویستیەکان. ئێوە لە کارگەکەی خۆتان چۆن سووتان لەو خۆڵە بینیوە بۆ ئەو پیشەسازی کە بەکاری دێنن؟ بەڵێ کوردستان بێگومان دەوڵەمەندە بە مەوادی سروشتی. تەبعاً ئێمە لە کارگەکە ئێمە کە خشت بەرهەمێنی پێگاتی سەرێکی خشتەکەمان خۆڵە و خۆڵ لە پیشەسازی خشتە مەوادی ئەوەلیە و بەکاردەیە. تەبعاً خۆڵەکە ئێمە لە پێگاتی ئینجانایە بەپی زانستی جیۆلۆجی. ئەم پێگاتەیە دەهێنرێتە ناو کارگە و دەهاڕێت بە چەند قۆناغێک، پاشان دوایەوەی کە هاڕا و کرا بۆ حەزمەی کە پێویستە تێکەڵ بە ئاو دەکرێت و گیراوەیەکی لێ دروست دەکرێت و دەکرێتە ناو سایلۆ. لە ناو سایلۆ تەبعاً بۆ ماوەی زیاتر لە هەفتەیەک دەهێڕێتەوە بۆ ئەوەی خۆناغی ترشاندن بەسەر خۆڵەکە تا بێ ئەم خۆناغی ترشانە وای لەیەکە خۆڵەکەمان ئامادە بێ بۆ دروستکردنی خشت. پاشان دەنێرێتە بەشی بڕین لەوێ یەکسودەرمان هەیە کە ئێمە هەر قاڵبێکمان بێ هەر جۆرێکمان بوێ کۆمەڵێ زۆری زۆر بەرهەم دەهێنین. ئێمە ئەو قاڵبە دەبەستین و ئەتوانین لەو خۆڵی کە هێناومانەوە ئامادەمان کردووە ئەو خشتە بەرهەم دێنین کە دەمانێت. پاشان دەبێت ئەم خشتە کە خشتێکی تەڕە وشکەکرێتەوە لە ماوەی 24 ساعاتە بە نزیکەی 24 ساعات بە ڕێگەی درایەرەوە کە درایەر بە قۆناغێکی زۆر ورد بە پلەی گەرمی بەرز دەبێتەوە و ڕێژەی 6دا بەڵێ وای لە یەکەم خشتەکە بەو ڕێژە وردە بەو شێوە وردە وشکرێتەوە. دوایەوەی کە خشتەکە وشک کرایەوە بە وشکی هاتە دەرێ بێگومان لە ڕێگەی ڕۆبۆتەکانەوە دەکرێتە سەر عەرەبانەی فڕن، پاشان دەکرێتە ناو فڕنەوە. لە ناو فڕن ئەویش بە هەمان شێوە پلەی گەرمی بەرز دەبێتەوە بۆی قۆناغی بجانن بەسەر خشتەکە تا بێت کە بەرزترین پلەی گەرمیمان دەچێتە نزیکەی 90 کە ئەوە پێویستی ئەو جۆرە خۆڵەیە کە ئێمە هەمانە. پاشان خشتەکە کە جوان برژاو هاتە دەرێ بێگومان لە ڕێگەی ڕۆبۆتەکانەوە دادەگیرێ و پاکێجینی بۆ دەکرێت واتە دەپێچرێتەوە و دەکرێتە ناو حازرە بۆەوەی کە بڕاتە دەرەوە. هەموو خۆڵێک دەتوانین بۆ نمونە بیکەین بە خشت دروستی بکەین؟ بەڵێ بێگومان ئەم قسەی باوە کە دەوترێ هەموو خۆڵێ بێ بە خشت، بەڵام کارگەیەکی بەم شێوەیە کە توانایەکی زۆری ئینتاجی هەیە بمانەیە بەو کوالیتیە بەرزە خشت بەرهەم بێنین. بێگومان هەموو خشتێک ناتوانین لەم کارگەیە بەکاربێنین. ئەبێ خۆڵێک بێ کە تەواو گونجاو بێ بەپێی ئەو هەموو تێست و ستاندەرادەی کە هەیە ئەو ڕەوشانی کە هەیە بۆ گونجاوێتی خۆڵ کە بەکاردەوێ ئێمە خۆڵێکی زۆر گونجاو ئامادەکەین ئەگینە ناتوانی ئەو ئینتاجە زۆرە بەو کوالیتیە بەرزە بەرهەم بێنین. ئایا پێداویستەکانی بیناسازی تا چەنە کاریگەری هەیە لەسەر یەکەکانی نیشتەجێبوون؟ بۆ نمونە کەسێک خشت بەکاربێنێ، بلۆک بەکاربێنێت لە ڕۆی چیمەنتۆ لە ڕۆی شیشەوە، ئەمانە تا چەنە کاریگەریان هەیە؟ تەمان بابەتێکی زۆر گرنگت باس کرد. ئەمە زۆر گرنگە کە ئێمە زانیاری ئەومان هەبێت چ مەوادێک لە دروستکردنی بیناکانمانە بەکاربێنین. تەبعاً پێوەرەکان زۆرن. گرنگترین پێوەرە ئەوەیە کە کام مەوادە دۆستی ژینگەیە، کام مەوادە کەمترین وزەت پێویستە بۆ گەرمکردنەوە و ساردکردنەوە لە بیناکانمانە. تەبعاً خۆتان نەزانن لە کوردستان ئێمە زستانێکی سارد و هاوینێکی گەرممانەیە. بێگومان
پێویستمان بە پێنەکەرەوە بە گەرمکەرەوە هەیە ئەگەر مەوادێک بیناکانمان لە مەوادێک دروست کرد کە عەزل بێ کە دابڕەری کەش و هەوا بێ بێگومان بیناکانمان پارێزراوە بێ و کەمترین وزەمان پێویستە بێت وەجگە لەوە تەمان خشت ئەم سیفەتە گرنگەمان بۆ دابینەکات چونکە گەینەری گەرمەکەی 0.8 زۆر کەمترە لە چاو ئەو مەوادانەی ترکە لە ئێستادا بەگشتی بەکاردەهێنرێت جگە لەمەش بۆ دابڕەری دەنگە بۆ دەنگیش زۆر باشە گرنگە ماڵ ئێمە لە کەشێکا بین ئارام بێ دەنگەدەنگی دەرەوە بێتە ژاوەژاوی دەرەوە بێتە ناوەوە نە دەنگەدەنگی ناوە بڕاتە دەرێ جگە لەوەش بابەتی ئێرسکویکە کە بوومەلەرزە کە بێگومان خشت ئەم سیفەتەش دابینەکات چونکە تێڵکێشبوونێکی زۆر لە ناو خشتەکە ڕۆدا بۆیە بۆ بوومەلەرزەش بەرگریەکی باشی هەیە وەجگە لەوەش بۆ بابەتی تەڕەشوع واتە پێرمەبڵێتی لە خشتا زۆر کەمە کێشەی تەڕەشوعت نییە چونکە ئاو پیات تێپەڕ نابێ بۆیە پێویست بە ئیزۆگام و بۆ ئاخی پیلیکۆد نابێ ئەمانە کۆمەڵی سیفەتی زۆر گرنگن کە بۆ بیناکانی ئێمە دابینێکا خشت وەجگە لەوەش توانایەکی بەهێزی هەیە بۆ بینای زۆر بەرز بەکاردێ وەزنیشی کەمە لۆدێکی زۆر واتە وەزنێکی و قورسایەکی زۆر ناخاتە سەر بیناکانمان کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان ژمارەی کارگا بچووک مامناوەند گەورە 4256 سەرمایە 20 ملیار دۆلار ڕووبەر 12297 دۆنم ڕێژەی وەبەرهێنان لە 131 بەهۆی بەرفراوانی وەبەرهێنان لە سەرجەم سێکتەرەکان لە هەرێمی کوردستان زۆر جار بۆ دابینکردنی پێداویستی پشت بە کەرەستەی دەرەوە دەبەسترا بەڵام چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان هەنگاوی باشی بڕیوە توانای پڕکردنەوەی خواستی ناوخۆییان هەیە بە باشترین کوالێتی و لەگەڵەوەشدا جیاوازیەکی زۆر بەدی دەکرێت لە ڕووی نرخ و کرێی گواستنەوە و دڵنیایی تەواو لە جۆری بەرهەمەکە ئەوەی کە دەبینین لە هەرێمی کوردستانە یەکێکی نیشتەجێبوونی زۆر بە شێوازی جاجیا دروست دەکرێت بەڵام ئەوەی کە من دەمێ پرسیار لە بەڕێستان بکەم تا چەند توانیتانە سوود لەو کەرەستەوە پێداویستیانە وەربگرن کە لە کارگەکانی هەرێمی کوردستانە دروست دەکرێت لە ڕاستیە باڵین بەپی جۆری پرۆژەکان جۆری کەرەستەکان ئەگۆڕێت ئەوەی کە پرۆژێکی سەکەنی بێت جیاوازە ئەوی ڤیلا بێت جیاوازە شوقە بێ یاخود بازرگانی بێ مۆڵ بێ ئەمانە بە شێوەیەکی گشتی باڵین ئەو ماوادانەی ئەو کەرەستانی کە لە ناوخۆیە بەردەستە و لە ئاستی کوالیتی داواکراوایە هەتا توانی بێتمان بەڕاستی سوودمان لێ وەرگرتوون بە خۆشحاڵیەوە لەوانە بۆ نمونە کۆنکرێت خۆی شیش کە بە شێوەیەکی زۆر سەرەکی بەکارتێ لە کارەکانمانە بۆ نمونە دیواری پارتیشن قەڵاتع خشت یاخود بلۆک ئەوە باڵێن لە بەتەواوی سوودمان لە کەرەستەی ناوخۆیی وەرگرتووە و باڵێن لم و چیمەنت و ئەم بابەتانە کە هەیە بە خۆشحاڵیەوە لەم دوایانە چەند کارگەیەکی دەرگای تەختە و ئەمانش کرایەوە لە ناوخۆییە سوودمان لەوانە وەرگرتووە کە پێشتر باڵێن ئاعتیباتمان لەسەر دەرەوەی وڵات بوو. ئایا ئێمە کۆمەڵی پێداویستی ترمان هەیە کە بتوانرێت لە هەرێمی کوردستانە دروست بێ هاوشێوەی ئەو کەرەستە و بابەتانی کە بەڕێستان باست کرد؟ بەدڵنیایەوە بەڵێ کۆمەڵی بڕگەی کە هەیە کە تا ئەم ساتش کە قسەی تیاکەین بەداخەوە هەر لە دەرەوە ناچارین بهێنین لەبەروی لە ناوخۆیە هێشتا بەرهەم ناهێنرێ ئەم بابەتانە لەوانە بۆ نمونە کاشی سیرامیک کاشی پۆرسلین گرانایت بابەتی سەحیات باڵێن مەخسەل و تەواڵێتی غەربی و ئەم بابەتانە مەوادی کارەبایی کە بریتە لە سویچ و سۆکێت و ئەمانە مەوادی عەزل کە لە هەموو پرۆژێکە ئەم بابەتانە بەکارێت قرمیدی سەقف کە هەر خۆڵە دووبارە ئەویش ئەمانە تا ئێستا بەداخۆ لە دەرەوەی وڵاتەوە هاوردە ئەکرێت و ئەحتیمالەوە لەسەر دەرەوەی وڵاتەوە. باشم هەندێک جارەڵێن ئەوەی کە لە ناوخۆیە دروستەکرێت کوالەتی زۆر باش نییە زۆر گرانە لە بەرەوەی دەستی کاری پێویستە ئێوە بە پێی کارەکەی خۆتان مقارنەیەک جەدوایەکی اقتصادی بێگومان لێکتان داوەتەوە
ئەگەر کارگێک لە ناو خۆدا ئێوە ئیسفادە لە کەرەستە و بەرهەمەکانی بکەن و کارگێکیش لە دەرەوە بێ بە هەمان کەرەستە کامی بۆ ئێوە باشترە؟ بە دڵنیاییەوە ناوخۆیەکە بۆ ئێمە باشترە، هەم لە ڕووی کۆستەوە لە ڕووی تێچووەوە تێچوویی کەمتری ئەبێ لە بەرەوەی باڵی نەقڵ و گومرگ و ئەم بابەتانی ناچێتە سەر، هەم لە ڕووی ئەوەی جاریەوە هەیە ئێمە تووشی حاڵت بووین مەوادێکە لە دەروی وڵاتیەت ئەگاتە پێگە اینجا پێ ئەزانی کێشەیەکی تایە خەلەلێکی تایە ئەسڵەن ناتنەوەی ئەم ماوادە زۆر زەحمەتە زۆر ئەستەمە کە بینێریتەوە بۆ دەروی وڵات. لەبەرەوە لە هەموو ڕوانگەیەکەوە و لە ڕووی تێچووشەوە وەکوتم مەسلحەت وایە باشتر وایە کە ناوخۆیەکەگە. سەرمایی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەولێر 41.1 ملیار دلار، سلێمانی 17.5 ملیار دلار، دهۆک 5.7 ملیار دلار، هەڵەبجە 38.6 ملیۆن دلار، ئیدارەی گەرمیان 778 ملیۆن دلار، ئیدارەی ڕاپەڕین 140.6 ملیۆن دلار، ئیدارەی زاخۆ 864 ملیۆن دلار، ئیدارەی سۆران 224 ملیۆن دلار. ئەوەی تایبەتە بە بەرهەمی کارگەکان بە تایبەتی پیشەسازی قوڕس ئێستا زیاد لە خواستی ناوخۆی هەرێمی کوردستان پڕ دەکەنەوە. بەشێکی زۆری ئەو بەرهەمانە هەناردەی پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عراق دەکرێت. لەگەڵەوەشدا ئەگەر پاڵپشتی زیاتر بکرێن ئەوە زیاتر دەرفەتی کار دەڕەخسێنن، دەتوانن بەرهەمەکانیان هەناردەی وڵاتانی ناوچەکە بکەن. کاکشتیوانەگەر تەماشا بکەین کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستانە، یعنی هەنگاوی باشی بڕیوە کۆمەڵە کارگەی زۆر باشمان هەیە، دەتوانین بڵین وەکو کەرتی تایبەت کەرتی پیشەسازی ڕۆڵی خۆی بینیوە؟ کەرتی تایبەت هەمیشە و لە هەموو شوێنێکیشە سەپۆرتێک و پاڵپشتێکی گەورەی کەرتی گشتیە و لە نەزەری ئاسایش و ئارامی هەرێمی کوردستانەوە حتمەن ئەمە وای کردووە کە کارگەکان بە زۆری لە ماوەیەکی کەمە فراوان بێت و ژمارەیان زیاد بێت لە سنوورە جیاجیەکانی هەرێمی کوردستان لە ناو شارەکانە و بێگومان هەموو پاڵپشتێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ کارگە و بۆ خاوەن کارگە و بۆ بەرهێنەر ئەبێتە ڕێخۆشکەرێک بۆی ژماری ئەم کارگانە بە خێرایی زیاد بکات. ئەگەر کارگەکەی خۆتان بنمونە وەربگری لە ڕووی ڕخساندنی هەلیکارەوە لە ڕووی چۆڵی پێداویستی خواستی ناوخۆ بۆ هەرێمی کوردستان و دواتریش بۆ پارێزگاکانی خوار و ناوڕاستی عراق، ئەمە تا چەند چۆڵی کارتان لەسەر کردووە بەپێی پەیڕە و پرۆگرامی خۆتان؟ بەڵێ ئەمە وەکو ئەم کارگەی کە هەیە لە ساڵی 2005 ئەمە مۆڵەتی بۆ وەرگیرا و دەست بە وەبەرهێنان تایە کراوە، لە 2008 بەرهەمی هەبووە، لە 2012 جارێکی تر کارگە فراوان کرا و پەرەی پێدرا و هێڵێکیکەی بەرهەمێنانی بۆ زیاد کراوە. بێگومان لێرە ئەم کارگەیە هەلێکی کاری باشی بۆ ناوچەکە ڕەخساندووە، گەنجێکی زۆری سنوورەکە لێرە سوودمەندە، هەرچەندە قودرەتی ئەم کارگەیە و تواناکەی لە ئاستێکی متەوازعایە کە ئەوە نین بڵێن ژمارەیەکی یەکجار زۆر، بەڵام ئەتوانین بڵێن وەکو کارگەیەک کە لێرە ئیشەکات کۆمەڵێکی باش خەڵکی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و لە بێشی دووری خستو نەتەوانێت. ئەگەر تەماشا بکەین دامەزاننی کارگەیەک بە تایبەتی کارگە گەورەکان سەرمایەکی زۆری پێویستە، چۆن وا بکەین ئەم کەرتە زیاتر ببوژێتەوە لە هەرێمی کوردستان، سەپۆرتی کەرتی تایبەت یا کەرتی تایبەت چه پاڵپشتێکی حکوومەتی پێویستە؟ بەڵێ بێگومان سەرمایە گوزاری قورس یاخود ئەو کارگانەی کە بڵێن تێچوویەکی زۆری هەیە، لای جەنابتان معلومە کە ئەمە ئەبێ بە وردی و زۆر بە دیقەتەوە دراسەیەکی تەواوەتی بکرێ. ئەمە لای یەکەمی. لای دووەمی ئەمێنێتەوە سەر لایەنی کار ئاسیانیەکانی حکوومەتی منتیقە کە پێشکەشی ئەکات، وەکو لای خۆمان کە حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەو ئاسانکاریانە و ئەو دیقەتانەی کە وەبەرهێنەر ئەیکات لەگەڵ ئەو زروفە سیاسی بە عامی وڵاتەکە هەیە، ئەمانە هەرسێکیان لێکە درێت و ئەبێتە ئەو هۆکاری کە بتوانێت ئەو کارگانە دروست ببن.
ئەمە یەکلایەنە نییە بەڵام کۆمەڵک لایەنە حتمما لە ئاسایش و ئارامیە ئەم شتانە برەو زیاترەکات و بە پاڵپشتیەکانی حکوومەت و زیاتر پاڵپشتیکردن برەو زیاترەکات و ژمارەکان زۆرترە بێت و ئەو کاتەش وەبەرهێنەر بۆی ئاسانتر ئەبێت کە بێ پارە و سەرمایەکەی لەو بوارە بخاتەگە. لە ساڵانی ڕابردووە شتێکمانە بینی لە کارگەکانی هەرێمی کوردستانە سەرپەرشتیاری کارگەکان ئەوانەی کە سێرڤزی ئامێروشتەکانیان دەکرد سەرجەمیان کارمەندانی بیانی بوون. ئەمە تا چەند ینی لە کارگەکەی ئێوەیە بوونی هەیە؟ چەند ساڵێکە لەخوا بە زیاد بێ کە تواناکانی خۆمان وای لێ هاتووە ئێستا ئەوان بڵێن بیانەکان کە دێن بۆ لای ئێمە زیاتر بەوە دێن ئەگەر شتێک هەیە فێری بن لە ئێمەوە لەگەڵ ئامێرەکانیانە نەگەوەی بێن کێشە بۆ ئێمە چارەسەر بکەن و حەزی شەکەمەوە بڵێم هەموو تواناکانی کە لەم کارگەی ئێمە هەیە هەمووی توانای بڵێن لۆکاڵیە و هیچ پشتمان بە خەڵکی دەرەوە نەبەستۆ لە ئیشەکانە. دەرفەتی کار لە کەرتی پیشەسازی هەلی کاری گشتی 15,000 کارگەی شیش 10,000 هەلی کار کارمەندی ناوخۆیی بە ڕێژەی لە 183 کارمەندی بیانی بە ڕێژەی لە 117 موچەی مانگانە 400 تا 2,000 دلار. یەکێک لە بەرنامەکانی کابینەی نوێم هەناردەکردنی ئەو بەرهەمانەیە بۆ دەرەوەی وڵات و هاوشێوەی بەرهەمە کشت و کاڵیەکانە بۆ ئەوەی بەرهەمی کوردستان بە بەشێکی زۆر لە وڵاتان ئاشنا بکرێت کەرتی پیشەسازی ببێتە یەکێک لە کەرتەکان و وەک سەرچاوەی داهات تەمەشا بکرێت. بۆیە ئێستا لە پلانی حکوومەت و ڕێکخراوە ئابوووریەکاندایە بە بازاڕکردنی تەواو بۆ بەرهەمەکان لە دەرەوە بکرێت. زۆر جار باسیەوە کراوە کە کەرتی پیشەسازی گرنگە لە هەرێمی کوردستان دەبێت برەوی زیاتری پێدرێ و کۆمەڵە کارگەی زۆر باشیشمان هەیە. ئێوە ڕێکخراوێکی ئابووری نوێنەری بازرگانانن چیتان کردووە بۆی کە ئەم بەرهەمانە 100% لە ناو خۆساق بێتەوە دواتریش بچێتە دەرەوە؟ ئێمە وەکوێشتی هاوردەمان کارانی هەرێمی کوردستان هەوڵمان داوە هەل لەسەر تاوە بۆی کەوا بتوانین زیاتر لە بەکاربەرەوە بین بە بەرهەمهێنەر لەگەڵ ئەندامانی خۆمان خاوەن کاران بۆ ئەوی کەوا زیاتر هانیان بین بتوانن پرۆژەی استراتیجی بکەنەوە لە هەرێمی کوردستان و بتوانن ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بهێنین. بۆیە بەڕاستی ئێمە پێویستمانە لەم کاتەداکەوە بەرهەمی خۆماڵی خۆمان هەبێ ئەوە نەچاومان لە بەرهەمی دەرەکی نەبێ چونکە ئێمە بۆ ئەوی کەوا هەرێمێکی بەکاربەر ببین بە هەرێمێکی بەرهەمێنەر ئەبێت چەندین پرۆژەی استراتیجی پیشەسازی تا بمەزرێندرێ و کارخانەی استراتیجی بۆ ئەویکەوا بتوان لەو ڕێگەیەوە ئەو بەرهەمە خۆماڵانی خۆمان لەناو خۆمان ساغ بکەینەوە و هانی هاوڵاتیش بدرێ بۆ ئەویکەوا گرنگی بە بەرهەمی خۆماڵی خۆمان بدرێ و زیاتر بتواندرێ داواکاری لەسەر بەرهەمی خۆماڵی خۆمان ببێ و لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکوێچێتی هاوەدنمان هەرێمی کوردستان یعنی لە ماوەی ئەو بەسەرکردنەوەی پێشنگا و کنگرە بازرگانیانی دەرەوە کە چاومان بە زۆر لە بزنسمانانی دەرەوە کەوێ ئەوە بەڕاستی هەوڵ ئەدەین بووی کەوە بتوانین ئەو بەرهەمە خۆماڵانی خۆمان زیاتر بەوان بناسیێنین و پێیان بڵین کە بەرهەمەکانی ئێمە ئۆرگانیکە واتە بەڕاستی بەرهەمێکە کەوە وەکو وڵاتان هەندێک وڵاتانەوە نییە کەوە بەرهەمێکی ئۆرگانیک نەبێ بۆیە بەرهەمەکەی ئێمە لە کوردستاندا زیاتر مەرغوبترە چونکە بۆ نمونەش ئەوەیە کە ئێمە بەڕاستی لە قەری عالەمی لە ساڵی 2011 بەشداریمان کرد هەندێک بەرهەمی خۆماڵی خۆمان بر بۆ ئەوێ وەکو هەنار و مێوژ و باسوق و سوزوق لەوێ داواکارێکی زۆری لەسەر بوو چونکە تاموچێژێکی تایبەتی خۆی هەبوو نەگوەکو وەعزە وڵاتێک کە بەڕاستی بە کیمیاوی زیاتر ئەو بەرهەمە گرنگی پێدرێ ئێمە ئەو بەرهەمانەی خۆمان زۆر بە شێوەیەکی یعنی بەڕاستی گرنگەوە بۆ وڵاتان ئەخینە بەردەست و پێیان ڕاگەێنین کە ئەم بەرهەمە بەڕاست لە هەموو ڕوویەکەوە گرنگی تایبەتی خۆی هەیە. کاکشە هەندێک جار کێشەیەک هەیە لە هەرێمی کوردستان بەدیەکرێبوونمە خاوەن کارگەیە کە بەرهەمی زۆری هەیە بە تایبەتی پیشەسازی قورسەکان وەوە بەرهێنەرێکیش کە لە ناو خۆیە هەندێک جار یەکتری نادۆزنەوە لە هەرێمی کوردستانە مەجبورەوە بەرهێنەرەکە بچێت لە دەرەوە ئەم کەرەستە پێداویستیانە چی ئەکرێ بۆ ئەم بابەتە ئەمە زۆر گرنگە یعنی کەرەسەی خاو پێویستە لە چەند ڕوویەکە و بتوانین
کاری لەسەر بکەین و ئاماژە بەوە بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستانیش پێویستە هاوکار بێت چونکە زۆر لە وڵاتان بەڕاستی حکوومەتەکە هەوڵ ئەداکەوە کەرەسەی خاو بخاتە بەردەست ئەو بەرهەمهێنەرانە ئەو کارخانانە بۆی یەکەم بەدەستی یەک بکەوێتە بەردەستیان دووەمیان بە نرخێکی زۆر گونجاو و دوا ئەوەش بتواندرێ ئەگەر هاتوو بزنسمانەکە واتە ئەو کەسێکەوە خاوەنی کارخانەیە کە ئەیهێنێ هەر بەلای کەمەوە هەوڵ بدرێت کە گومرگی لەسەر لا ببردرێت لەو کەرەسە خاوەیە و لەناو خۆشمان بتوانین ئەو کەرەسە خاوە دروست بکەین یعنی زۆر پێویستە چونکە ئێمە بەڕاستی زۆر ناوچەکەمان زۆر بە پیت و بەرەکەتە ئێستا لە بواری کشت و کاڵ چەند بە پیت و بەرەکەتە کەوات توانایەکی باش هەیە بتوانین دەکەت کشت و کاڵ پێشکەوین لە بواری پیشەسازیش توانایەکی باش هەیە و بەرهەمێکی باش هەیە ئێستا ئێمە لە منتیقی پێنجون ئاسناوا هەیە لەوێ دەتواندرێ کەڵک لەو خۆڵە وەربگیرێ و ئاستنی لێ دروست بکرێت چونکە هەر ناوچەکە بە ناوی ئاسناوەوە مەشهورە بۆیە ئێمە زۆر ناوچەمان هەیە ئەتوانین کەڵکی لێوەربگرین و بتوانین بەرهەمی خاوی لێ دروستکەین و لەگەڵ ئەوەشدا ئێمە بتوانین ئەو پێداویستیانی کە هەیە بۆ کەرەسەی خاو لەناو خۆمانە دابینی بکەین و لەگەڵ ئەوەشدا ئێمە بەڕاستی ئەتوانین ئەوانی کەوا پێویستە لە ناو هەرێمی کوردستان لە وڵاتانەوە نەیە بۆ خۆمان لە کارخانەکانە دابینی بکەین بە شێوەیەکی ڕێک و پێک ئەوەی کێوە تێبینیتان کردو لەمەوەی ئەم 2-3 ساڵەیە حکوومەت دەیەوێت گرنگی زیاتر بە کەرتی پیشەسازی بدا بەڕاستی لەم کابینە زۆر بەرچاوڕوونێکی باش هەیە کەوا هەوڵ ئەدرێ کە کەرتی پیشەسازی بەرەو پێشەوە بڕوە بەڵام زیاتر لەمە پێویسترە کە حکوومەت بێتە پێشەوە زیاتر هانی ئەو پیشەسازیانە بداواتەوانی کە لە بواری پیشەسازیکار دەکەن تا زیاتر بتواندرێ بەرەو پێشەوە بڕوات و زیاتر ساڵ بە ساڵ بتوانین کەرتی پیشەسازی بەرەو پێشەوە بڕوە. داواکاری خاوەن کارگەکان لە هەرێمی کوردستان تەرخانکردنی زەوی کەمکردنەوەی کرێی کارەبایی بازرگانی کەمکردنەوەی باجوور سومات ساختکردنەوەی بەرهەمی کارگەکان لە ناوخۆدا جێبەجێکردنی سیستەمی یەک پەنجەرەیی ئاسانکاری لە دەواازەکان بۆ هاوردەکردنی کەرەستەی خاو